ئێرە کتێبخانەی کۆنگرێسە لە واشنگتن بە یەکێک لە گەورەترین کتێبخانەکان لە جیهان داهەندرێت. نزیکەی 220 ساڵە دروست کراوە لەسەر ڕووبەری 39 هێکتار. بە پێی خەمڵاندنەکان 164 ملیۆن ماددە و بەرهەمی جیاوازی تێدایە کە 29 ملیۆن کتێب و 58 ملیۆن دەستنووس و بەڵگەنامە لەخۆگرێت بە 460 زمانی جیاواز. ساڵانە نزیکەی 2 ملیۆن کەس سەردانی کتێبخانەکە دەکەن. ئەو کتێبخانەی کە لە سەردەمی سەرۆکی سێمی ئەمریکا تۆماس جێفەرسۆن دروست کراوە بەشێکی تایبەتی بە زمانی کوردی تێدایە. لە گەورەترین کتێبخانەی جیهاندا جلوبەرگی کوردی نمایش کراون. لەنێو ئەو 460 زمانە جیاوازەدا پیاوێکی ئەمریکی کە لە کتێبخانەی کۆنگرێسە کار لەسەر زمانی کوردی ئەکات. ئەو بە کوردیەوە 39 زمان دەزانێت. شێوەزارەکانی کورمانجی و سۆرانی بە باشی شارەزایە. دوژمنی سەرسەختی سورمانجیە و دەڵێت دەبێت کورمانجی و سۆرانی هەر بە جیاوازی بمێنەوە و بەیەکەوە گەشەیان پێ بدرێت. ئەو دەڵێت هیچ کات بە تورکی لەگەڵ ئەو کوردانە قسە ناکات کە کوردی نازانن. ئەو پیاوە زمانزانە مایکل چایردە لە هەفەیڤینێکی تایبەتدا گەنگەشەی ئەوە دەکەین کە کورد زمانەکەی چۆن بپارێزێت. ڕز مایکل سڵاو لێبێ. عەلەیکوم ئەسەلام. خۆشحاڵم تەمان کە جەنابتە بینم لە کوردستان ناوی جەنابتم بیستووە هەمیشە ئەمویست کە لە نزیکەوە بتبینم و بە تایبەتی کە سەردانت بکەم یعنی بۆ کورد مهمە کە پیاوێکی بیانی زمانەکەی فێر بێ و کار لەسەر زمانەکەی بکات. دەمەوێت وردەکاری چۆنێتی ئەوەی کە بۆچی گرنگی داوە بە کورد بۆچی گرنگی داوە بە زمانەکەی و چۆن فێر بوویت فەرموو. بەری هەمی تشتی ئەس دەخوازم دیار بکەم کە گوتنین من بیرۆ بۆ چونین من یەن شخصینە یەن تایبەتینە و یەن کتێبخانەیە کۆنگرێسی نینن. گاوە کۆ ئەز 18 ساڵی بووم ئەتبێژم ئەس گەلێک هەژ گۆڤەندین گەلێری دکەم و تەی بیرە من گاوە کۆ ئەز 18 ساڵی بووم من نڤیسێک دخوێند کە تێدا دنڤیسی ئەف گۆڤەندە هانێ یا کێمانیە کوردانە لە ڕۆژهەڵاتە تورکیە و یعنی هەتا وێ گاوێ من نەتزانی کە لە تورکیە ژبلی تورکان گەلێن دنجی هەنە یعنی چاوێن من ji wê rojê de vebûn û لەکوێ ئەمەت خوێندەوە لە چ شوێنێک دێتە بوو تعریفێک بوو هەر لە ئەمریکا بینیتیان لۆس ئانجلس لە ئەس خوێندەکار بووم لە زانینگەها کالیفۆرنیا لە لۆس ئانجلس UCLA و هەر هەفتەی دووسێ جاران ئەس دچووم من گۆڤەند دەگرتن و من تعریفەکە گۆڤەندێکی دەخوێن کە تێدا دنڤیسی لەسەر وێ گۆڤەندێ و یعنی من فێم کرد کە ئەو گۆڤەندێن بدەف و زرنە کە گەلێک نێزیکی دلێ منن یەن کوردانە. گۆڤەندە هی کێ بوو؟ نەتەبیرێتە؟ ناوێ وێ گۆڤەندێ یان چەپیکلی بوو یان چەچەنۆ یەکش گۆڤەندێن کوردên کوردستانە تورکیە. باڵێ لێ ینی ئەو موسیقا ئەو قەس خۆش بوو کە ئەس چووم کتێبخانەیە زانینگەهێ و ئەس لە کتێبێن بۆ فێربوونە زمانی کوردی دگەریام تشتی وەسا چ نەبوو وان ڕۆژان ینی کتێبێک هەبوو یا reference grammar دەبێژن ینی ئەو ڕێزمانە زمانی کوردی بەرچاو دەکات لێ بۆ خوێندەکاران و خوێهینی زمانی کوردی تشتێکی وەسا وان ڕۆژان
یعنی تو نبوو ئەف ساڵە تەنێک کتێبێ هەبوو ئەف ساڵە 1970 بوو لا بێژە هەفتەی و نە و لێ بۆ هەمی زمانین دن کۆ ئەز فێریوان بووم ئەز هینیوان بووم ئەس دەچووم یان کتێبخانەیە یان ئەس دەچووم کتێب فرۆشێ و من کتێبێک کڕی و من خوێن بۆ کورمانجی بۆ کوردی تشتێکی وساتون تو نەبوو ئەس مەجبور بووم خوێ بەخوێ هینی وی زمانی باشە ینی لە زانینگەی لۆس ئەنجلۆس تۆ بۆ کتێبێ کوردی گەڕایت و لەوێ تەنیا یەک کتێب هەبوو کتێبی ڕزمانی کوردی بوو بە زمانی فەرەنسی لەسەر کورمانجی لێ کتێبەکە هەبوو کتێب بەڵێ باشە زمانی کوردی چەندەمین زمان بوو کە تۆ فێری بوویت پاشی چەند زمانی فێری زمانی کوردی بوو ئەس دەکارم وەستا بێژم گاڤە کۆ ئەس بچووک بووم دەی و باوی من ئەشاندم خوێنگەهێکە تایبەتی بۆ جهویان و بە گاڤە کۆ تەمەنی من 6 ساڵ بوو ئەس هینی ئیبرانی بووم ئەف دووەمین زمانی من پشتی هینگی کۆ ئەس مەزنتر بووم ئەس هینی لاتینی بووم و ئەلمانی و فەرەنسی و سپانی و ییدیش زمانی جهویان و رووسی و پشتی هینگی ئەم چوونە ئیسرائیلێ ماوەی مدەتە 8 مەهان و بەری کۆ ئەم چوون باوێ من گۆتە من توژ زمانە حەزدێکی لە ئیسرائیلێ ji bilî زمانی ئیبرانی زمانێکی دنجی هەیە زمانی عەرەبی بەرکی تۆ بخوازی هینی وی زمانیژی بی و ئەس چووم و بڕاستی ئەس مەوەساژی کرد و پشتی هینگی زمانین دن یعنی ڕۆژهەڵاتە ناوین باڵا من کشاند تورکی و فارسی یعنی هەتا کۆ ئەس گەیشتمە کوردی هایا من عبری و عربی و فارسی و ترکی هەبوو یعنی پشتی وان هەمی زمانان کۆ ئەس گەیشتمە کوردی بۆ من gelek هێسانتر بوو ئەف یەکەمین زمان نەبوو کۆ ئەس هینی وی بوو هەندێک کەلیمات هەبوو لە زمانەکانی دیکەیە هەبوو لە کوردیشا فارسی و کوردی gelek نزیکی هەبن پیچەک تورکی هەیە زمانین تورکیژی هەیە و gelek پەیڤن عەرەبیژی هەنە vêca lê dîsan ji ber ku mûsîqaya gelêriya Kurdan gelek xweş e باشە من دەمەوێت بە من بێژیت کە زمانی کوردی لە کام زمانانە خۆشترە بۆ تۆ یعنی نزیکترە لە تۆ ئەف مەسەلەیە زەوقە هەر کەس یعنی حەزی لە تشتێن تایبەتی هەنە ئەس gelek حەژ کوردی و عەرەبی و هۆڵاندی دکەم یعنی بۆ من زمانین هەری شیرین ئەوەن یعنی ئەس زمانین دنجی زانم ji wan jî hez dikim lê zimanên ku gava ku ez wan zmanan dibihîzim dilê min vedibe باشە ئەمە nemaze gava ku zarok bi wan zmanan dipeyivin yani dirûşma min li nav Kurdan çi ye zimanê ku zarok pê nepeyivin bê paşeroje gelek giring e ku paşeroja zimanê Kurdî hebe دوارۆژ داهاتن هایندە باشە نوکە gelek zarokên کوردی هەنە زێدەتر ئینگلیزی داخفن بوو کەمتر کوردی ئینگلیزی دکارە هەمی زمانی دنیا دا قورتینە ئەگەرم ئەم بهێلن ئەس ناهێلم ئەس زمانی من یێزیکمەکیە ئەس دخوازم زمانین دن بپارێزم ku neyin da qurtandin ji aliyê zimanê înglîzî ve bo min giring e ku 200 salên din zimanê Kurdî bimîne ne ku her kes bêje o zimanê înglîzî gelek bi prestîj e ez ê pencere vekim û zimanê Kurdî bavêjim û em ê ji niha û peyve bi înglîzî baxibim ez tiştî wisa naxwazim
دەوێت و کورد ji zimanê xwe serbilind bin û bi zarokên xwe re bidin xwendin û axaftin باشە بەڵام ئێستا بەشێکی û زۆر binivîsin. بەشێکی زۆر لە سەرچاوەکان لە مەصدەر لە هەموو ئەوانە بە زمانی ئینگلیزی هەیە یعنی کورد گەلێکە بلا هین ئینگلیزیژی بن لێ زمانی xwe ئیحمال nekin ji bîr nekin û bi zarokên xwe re bidin xwendin û nivîsîn بلا بە ئینگلیزی jî bixwînin ew بۆچی zarar nagihînin. بۆچی خراپە کورد زارۆکێن کوردی زمانی کوردی نەزانێ Eger hûn dixwazin kêfa Ankara bînin wisa bikin. Ez nehatim vê dinyayê da ku ez kêfa Ankara bînim. یعنی تۆ زۆر تووڕەی لەو کەس کوردانی کە زمانی کوردی لەبیرەکەن زمانی کوردی زیندوو ڕناگرن Ez bu an ra bi tenê bi Kurmancî dipeyivim. Ez Tirkî gelek baş dizanim ez bi Kurdan ra bi Tirkî naaxivim. لەگەڵ زمانی کوردیە تۆ دەرسی کوردیش دەڵێیتەوە بە Belê min kitêbên wisa nivîsîn ya ku bo min tune bû gava ku min dest pê kir hînî Kurmancî bim hînî Kurmancî bim min niha afirand bo cîlên din bo nifşên din niha kursekê min heye bo Kurmancî û kursekê min heye bo Soranî û ez niha li ser çapa دوم یا فرهنگا خو یا کرمانجی انگلیزی کرمانجی دخبتم هتا سیمه هندن دوی کو از بقدینم چه عالیه هفکاریه تو دکا من دخواست کو وشان خانه که بیانی به من ندخواست کو وشان خانه که کردی به جبر کو من دخواست کو بیانی بر پرسیاری دراوی لسرستوین خو بگرن بۆ سەرکەفتنە vê projeyê Kurd ji xwe dixwazin ku serkeve min بیانی tune heye ew weşanxaneya ku sê mehindin ez ê ferhenga xwe jêra bişînim weşanxaneyeke mezin e li Ewropa belê yani ez hewl didim ya ku ez dizanim li ser Kurdan به هر کس را پاروه بکم چه کرد به چه نه کرد به دوی کو تشتین کو از زانم اگر از سبه بمرم و او تشت من را بمرن چه فیده دوی کو تشتین کو پیوا جویا وان 30 سالین بوری کو از هین بوم دوی کو از وان تشتان بگهین ما کردان بگهین ما تشتین کسین دین کو دخوازن هینی ویزمانی بن کو پوته به ویزمانی دکن باشە دەمەوێت پرسیاری ئەوە بکەم کە یعنی چەند جار سەردانی کوردستانت کردووە چوویتە کوێی کوردستان زیاتر لە کوێ ماویتەوە ez gelek came ez çuma Kurdistana Türkiye ez gelek geriyam lawar rojeke ez çum zaxoy le jiberku prania kurdin naverasta Kurdistani ya ku hund bejne bashur liberasti naverasta Kurdistani prania wan ten vra ne hoje ko ez bichim sera wan beden ten wekwe sera mindeden خازی کوردستان ببینی از حز دکم لی صحت من هر گاو ری ناده من که از سفر بکم هیچ جارێک حکوومەتی هەرێمی کوردستان تۆی داوت کردووە بۆ کوردستان بچیتە دەبێژم جێ دڵخۆشبوونەوان بە ئەگەر ئەس بچوویامە لێ وان ڕۆژان پرۆژەیەن من لەڤەر gelek giringin ez yani ez dikarim alikar bim lever zeydetir taku eger ez biçiyama وی داره نه از وسط بینه دوی کو از فرهنگ خو
كتابين خو بقدينم پشتی هنگی اگر از نمربام از تمام دريج بإنشاءالله هر بجي تجي هر وسا من پی خوشه که از سری کردستان بدم مادام تو دخوازی زمانی کوردی زیندوو بمینی و زیاتر گەشە بکات ئەو کوردانەی لێرەن بۆ نمونە لە ئەمریکان لە واشنگتنن چ ئامۆژگاریەکەت بۆیان هەیە دەتەوێت چیان پێ بڵێ ئەوانە زمانی کوردیان پاراستووە گاوا که از دچم اروپایی از دبینم که کردن هر چهار پارچه این کردستان به هفره دژین و به هفره دخابتن هلبستوان هنه نویسکار هنه هنرمند هنه لأوروبا چه سویده چه المانیا چه فرانسه چه بلژیکا گاوا لور کی هیا کی هات ورا گلک جوان کسین که هات نویدره کی دخوینه کی دنویسه یعنی اف وک بنی بیریه باش 5 سالان از لور خبتیم بگمان تو وساد جی دزانی یعنی بخیر اوه از دکارم نها کرمانجی وسا باخفم لیوان 5 سالین هانه تالترین سالین زمان من بود براست بۆچی وقتا ما از دخوازم وقتا خواه با تشتین گرینگتر بکار بینم بەس پیام من اوه دوی کردستان ده دل من دا وسایه همی زاروکن کردان هم به کرمانجی هم به سورانی ده پیون و دنویسن به هر دو الفابیان یا به راست نویسینا راست نویسینا لاتینی و راست نویسینا عربی که اف دیوار که نها هی دنافبر کردن باشور و باکور نمینه و نه حجه که ام لبند حکومتی که بین با نجاندن نه با هرفتنا وی دیواری کرد بخواه دکارن کوردکاری ئەو دوو دیوارە بڕوێنێ بله و یعنی چۆن از دخوازم ببینم که سیستمک پرگالک پرورده کرنه هبه با لهر چهار پارچه کردستانی با همی زاروکن کردان چاوا ببێ هەر پارچەیە کوردستانێ بندەستێ حکوومەتە حکوومەتی تورکیا لأوروبا نویسکار هنه هنرمند هنه و یعنی لور او دکارن سربست بوشینن و بلاو بکن بلا یعنی تو دخوازی زمانێکن ستانداردی کوردی تلویزیون و رادیو و اینترنت بریا وان سه پرگالان باشە بەڕێز مایکەڵ به هیله که از باخم باش وقت من گله کیمه یعنی از پیشنیار من وسایه پیشنیار من اوه که ده هر که پرگالک پرورده کرنه با زاروکن کردان به کرمانجی و به سورانی یعنی چوتیه که هری مزن لکردستان عراق اف بو که وان زاروای جوان دو زاروایان هل بجار دوی که او هر تیم یکسان بن وک هف بن نکو ام بیجن سورانی باشتره یا بلندتره هر دو وک هفن و دوی که همی زاروکن کردان به هر دو کان بزانه بنویسن و بخوینن گلک گوندین نخونده هنه که 2-3-4 زمانان دزانن او نزانن ناوی خواه بنویسن لی او دکارن او از کسین وساجی ناستکم با عربی، با کردی، با فارسی، با ترکی ده پیون ویجا او کسی نخونده اگر او دکارن تشکی وسا بکن هنجت چیه که کسی خونده وار نکاره بن تشتکی وسا باشە من پرسیارێکە من هەیە کورد لە ئەوروپا لە ئەمریکا بۆچی یعنی
سەدەمێوە چییە کە ناتوانن زمانێکی ستاندارد دروست بن بۆ کورد بۆ خۆیان ستاندارد ینی سۆرمانجی سۆرمانجی ئەس دژی تشتێکی دەوێت کۆ کورمانجی و سۆرانی هەر یەک ڕێز لە یەدن بگرە ئەف نەبتەنێ تشتێکی سیاسیە ئەف مەسەلەیەکە جڤاکیە جەماوەریەژی دەوێت کوردستان جێکی مکومبە نەوەک باشوورە سوودانێ پشتی دامەزراندنەوەی بە ساڵێکی هەر کەس نەها مەجبورە برەوە ئەگەر نەوەی بێ کوشتن ئەس تشتێکی وەسا بۆ کوردستانی ناخوازم باشە vêca divê ku hemî soraniya xêv rêz li kurmancî bigrin û hemî kurmanciya xêv rêz li soranî bikin ne ku bêjin em ê zimanê xwe yê fermî bikin soranî û wê ferz bikin li hefkê hemî kurmanciya xêvan û berevajî jî divê ku hemî Kurd yanî gelo kurmanciya xêvek dikare bêje ku pîremerd yan Nalî yan Abdullah Goran yan Abdullah Peşew ji mirasa wan nînin gelo soraniya xêvan dikarin bêjin ku Ahmed Khani û Feqiye Têra û Melayê Cizîrî û Ciger xwîn kesên wisa qet peywendî bo wan tunebe eger ew tiştên wisa bêjin ez red dikim ez dibêjim باشە بەس کورد گرفتێکی هەیە دەڵێن کورد لە باشووری کوردستان لە کوردستان بەگشتی دەڵێن بۆچی ئینگلیز ئەمریکا زمانێکی فەرمی ڕسمی هەیە ئینگلیزیە بۆ ئەڵمان زمانێکی ئەڵمانی هەیە ستانداردە ئەڵمانیە بۆ تورکی هەیە بۆچی کورد یەک زمان ئەم نەکارن هەمی زمانین دنیای وەک نمونە بکار ئەگەر هەون دەخوازن نمونەیە هەری باش زمانی عەرەبیە ji ber ku fusha heye ku ji Megribê heta Iraqê yek e û زمانê عامیە زمانê axeftinê heye ku di her deverekê de cuda ye û hemî kesên xwenda hem bi fusha hem bi devoka xwe ya herêmî dizanin bixwînin ez tiştekî wisa dibêjim bo kurmancî ku em sormancî çi ye min li ser nivîsiye فرقên mezin hene di navbera kurmancî û soranî bi kurmancî zayend heye bi soranî nemawe yanî pîçek maye li Mukriyan û li Hewlêrî lê bi giştî nemaye û yanî ferqên din yên bi rêzmanê ve girêdayî hene di navbera her dukan de ڕاستە لەبەرەوەی کاتی بەرنامەکەت تەواو بێەوە قسەکردن لەگەڵ جەنابەت زۆر خۆشەوە کات زۆر زوارڕات بەڵام شتێک بۆ من پرسیار بوو بۆ ینی ئەوانش کە من وتم قسە لەگەڵ بەڕێستەکەم و بەرنامەیەک دەکەین پرسیار بوو ینی ماشەڵڵا ئەو هەموو زمانە چاوا دکاری بە عاقفی و بزانی شارەزا بیت ji ber ku ez wek em Emrîkiyên din nînim Emrîkiyên din bi tenê înglîzî dizanin naçin welatên din û yanî ew ji dîrokê ji mejûyî ti tişt nizanin ew bi tenê li ser spor tiştan dizanin ez li ser spor tu tişt werzişê ez tu tişt nizanim ez naxwazim wek wan bim ez naxwazim wek wan bim yanî ez piştêman yanî û serokê wan ez yanî ez ser firazim ku ez ji wan ciyawazim ku ez ji wan cihême gavok ez piçûk bûm ji ber ku ez di werzişê de serkeftî nebûm her kes hinekê xwe bi min dikir yani bi min dikeniyan gelek spas بەڕێز مایکل چارد
ئەژی سپاسی ئەوە دکەم و سەرکەفتنەوە داخوازە منە. سپاس بەڕێزان بێگومان کاتی زیاترمان پێویست بوو گفتوگوی زیاترمان پێویست بوو بەڵام کاتی نەماوە بەڕێز مایکل سپاسدانەکەم. ڕووداوی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆڕەک تەلیکۆم. نامەت پێگەشت لە ئۆنلی فۆریۆوە مەهێڵە هیچ نامەیەکت لەدەست بچێت. بەردەوام نامی وەرگیراوت بخوێنەرەوە بۆ ئەوەی سوودمەند بیت لە ئۆفەرە ناوازەکانی کۆڕەک. پەیوەندی بکە بە ئەستێرە 2 3 4 5 بۆ زانینی دووەهەمین ئۆفەرە تایبەت و داشکاندن و زانینی باڵانسی بەردەستی ئۆفەرەکان.